ام دزی دتر سروی مجاری راستین هفانه کمد نواسودی ده هیا رئیس کوجین احمد شرزای بواره انرژی از دام صدز دتر گلوی کم بخیر بین. زۆر سپاس. دیاره که بریار سبی وزیری نوتی فدرالی لگل تیمی کی وزارتی نوتی فدرال سردانی هریمی کردستان کنو بابت کانیش واضحا دیارن یکی کیان حق دستی کمپانیا کان لهریمی کردستان که لبودجدا کشی کی جوربو ام کمپانیا ندرس کرد و کلاهریمی کردستان کار دکن بابتی دومیش بابتی هنرده کردن و نوتی هریمی کردستانه اویش بچه میکانیزمی دبیت نزانی لا چند لدوانه کی ام دوانه امریکا دیار بوده انگود اما جخت لوده کینه هنرده کردی نوتی هریمی کردستان دست بید کرد بتوای ام سردانه وزیری نوتی فدرالی دوای گوشاره کانه بنای خواهی بخشنو میربان خوشحالم داری که دیگر لیرم لچن روزی رابردو دا لهشتی نوامبر پنج کمپانیا که لکردستان و برهنان دکن و بیانین لجر ناوی کاملی پیشسازی نوتی کردستان لدبی لقال نونرانی وزارتی نوتی عراق و هروها نونرانی کمپانی نوتی باکور و سومو دا کوبنو تو لو کوبنو دا چند خالق باس کراوه و گرنگترین یانوانن میکانیزم کانی هنردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و دواتر دەستحق کۆمپانیا کان ئەوەی کە هەیە ئەوەی کە بە شێوەیەکی نافەرمی بڵاوبووتەوە بە تەواوەتی حکوومەتی عێراق ڕەزامەندی پیشانداوە کە هەماهەنگی بکات لەگەڵ ئەو کۆمپانیانە و لە چوارچێوەی ئەو بەڵێنانەش کە دراوە دەبێت تەواوی گرێبەستەکان بە فلتەری حکوومەتی هەرێمی کوردستاندا بڕواتەوە. جنابتان فرموتان که چند لیدوانی لایانی امریکی هست البته لایانی امریکی براشکاوی آماجی پیکردو که لگه خوازیاری هنردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەبەر ئەگەر لەبەر هۆکارە سیاسیەکەش بێ لەبەرەوەی کوردستان نزیکەی 9 ملیۆن بەرمیل ڕۆژانە لە بازاڕەکانی جیهاندا نەماوە کە پێشتر کوردستان دەیتوانی بڕێکی باش هەناردی بازاڕەکانی نێودەوڵەتی بکە ولا یەکێک لە هۆکارێکی دیکەشەوەی ئەو کۆمپانیاوە بەرهێنەرانەی کە لە کوردستانە هەنێکێک لەوانە ئەمریکیە دوانیان ئەمریکیە بەڵام لەنا ئەو کۆمەڵی پیشەسازی نەوت تەنیا یەک کۆمپانیای ئەمریکی هەیە ئەمە ئەو لێک دوان ئەمە ئەومان پێشاندا کە حکوومەتی عێراق بە جددی هاتۆتە سەرخاد و دەیەوێت چی زووترە هەناردەکردنی نەوتی کوردستان بەردەوام بێت و بە شێوەیەکی یاسایی گرێبەستەکان دیسان هەموار بکرێتەوە و هەرێمی کوردستان بێتان لا ئەو ئین هاوسەی پێشێستا کە هاوکارانمان ئامادەیان کردبوو باسییان لەوە کردبوو کە ئۆپێک بە پێڕێککەوتنی ئۆپێک پێویستە عێراق 400,000 بڵێن بەرمیل نەوت کەم بکاتەوە هەناردەکردنی پێت وایە عێراق لەم کاتەدا بێتە ژێرباری ئەوەی هەناردەکردنەوە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە کاتێکدا کە خۆی پێویستە خۆی هەناردەکردنەکە کەم بکاتەوە پرسیارێکی زۆر تەواوە ڕاستەکەی حکوومەتی عێراق ڕاستە لە پێ و گرێبەستانی کە لەگەڵ ئۆپێک پلاسدا هەیەی پێویستە هەناردەکردن کەم بکاتەوە بەڵام لەلایەکی دیکەوە عێراق پێویستی بە نەوت هەیە چ بە پاڵاوتنی لە نێوخۆی کوردستاندا یاخود لە نێوخۆی عێراقدا و هەمیشە پلانی وەزارەتی نەوتی عێراق ئەوە بۆ کە هەناردەکردن زیاد بکەن و لەبەر ئەوەی لە حاڵی ئێستادا تەنیا دوو وڵات دەتوانن پێیان ئەڵێن سوینگ پرۆدیوسەر یعنی ئەو بەرهەمهێنەرانی کە دەتوانن لە شوێنێکا کەم و کورتی پڕ بکەنەوە سعودی و ئیماراتن عێراق دەیەوێت وەکو وڵاتێکی کە دامەزراندنی ئۆپێک لە عێراقدا بووە ئەوێت ئەو ڕۆڵە بگرێتە دەست بتوانێت هەمیشە توانای ئەوەی هەبێت لە قەبارەی خۆی زیاتر بەرهەم بێنێت چ ئایا لە پێداویستی ناوخۆدا بەکاری دەهێنێت یاخود لە ئەگەر وڵاتێک پێویستی پێبێ عێراق دەتوانێت جێەکەی پڕکاتەوە بۆیە ڕاستە عێراق لە چوارچێوەی ئۆپێک پلاسدا پێویستە هەناردەکردن کەم کاتەوە بەڵام پێویستی و پێداگیری حکوومەتی عێراقەوەی کە هەناردەکە بەرهەمهێنانی نەوت زیابێ ئیتر چ ئاوەیە کە دەفرۆشرێ یاخود لە ناخۆدا بەکار زۆر باشە بە پێ زانیاری ئێوە طبعا باستمان لەوە کرد کە یەکێک لە کێشەکان ئەوەی حکوومەتی بڵێن وەزارەتی نەوتی فدرال لەگەڵ هەرێمی کوردستان هەیە حەقدەستی کۆمپانیەکانە ینی هەرێمی کوردستان کە بوویتە کێشە بوو ئەوان لەگەڵ کۆمپانیەکان بە حکومەتی گرێبەستەکان فەرقیانە لەگەڵ ئەوانەی کە لە ناوەڕاستی باشووری عێراق کراون بە پێی ئەو کوبوونەوەی کە لە ئیمارات کراوە پێت وایە وەزارەتی نەوتی فدرالی بێتە ژێرباری ئەوەی کە مامەڵەیەکی جیاوازتر لەگەڵ ئەو کۆمپانیا بکاتن
کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لە ڕووی پێدانی حەق دەستەکەوە ڕاستە ئەوش بە حکمی جوگرافیەکەی فەرقی هەیە ڕاستە بە ئەو گرێبەستانی کە لە هەرێمی کوردستاندا هەن پێیانەڵێن گرێبەستەکانی هاوبەشکردن لە بەرهمهێناندا هاوبەشکردن لە پشکی بەرهمهێناندا یاخود پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت ئەوانەیە کە لە باشووردا هەن سەرڤیس ئەگریمنتە وەختە حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیایەکی بیانی گرێبەستێکی کردووە و بڕێکی پێویست لەنەوت بەرهەم دەهێنرێت حکوومەتی عێراق زۆر نەرمی نواندووە هەتا لە باشووری عێراقیش کە چونکە پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت مۆدلێکی سەرکەوتووە مۆدلێکی مۆدێرنە لە گرێبەستی نەوتیدا بۆیە لە حاڵی ئێستادا کۆمپانیای تۆتال کە لە کێڵگەی ئەرتاوی لە باشووری عێراقدا کارەکانی دەست پێ کردووە و بڕیاری وەبەرهێنانی 27 میلیارد دلار هەیە لە کێڵگەی ئەرتاوی گرێبەستەکان لەگەڵ حکوومەت عێراقدا پرۆدەکشن شێرینگ کۆنتراکتە واتە هەمان ئەو گرێبەستانەیە کە لە کوردستاندا جێبەجێ دەکرێت بۆیە ئەوان بە بەکارهێنانی ئەو مۆدلە لە گرێبەستا بە شێوەیەک لە شێوەکان گرین لایت یاخود گلۆپی سەوزی وەزارەتی نەوتی عێراقمان بۆ پیشان دەدا بەرامبەر ئەم گرێبەستانە ئەمێنێتەوە سەر ئایا کرێیەکانی چەندە یاخود چەند دەدرێت بە کۆمپانیا بیانەکان ئەوە هەڵبەتە ئەبێت حکوومەتی هەرێم وەکولایەنێکی سەرکی کە پێشووتر گرێبەستەکان لەگەڵ ئەودا کراوە و کۆمپانیەکان و وەزارەتی نەوتی عێراق بپێکەوە هەمانگی بکەن چونکە دەبێت میکانیزمێک بدۆزنەوە کە چلایانی بەرهمهێنەر و چلایانی خانەخوێ ئەو وڵاتی کە هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق بتوانن ڕەزامەند بن لەسەر ئەو شێوازی گرێبەستانە زۆر باشە بەرزتانەوەکو شارەزاک لە بواری وزەدا و بواری نەوت لە مانگی سێوە بەرهمهێنان و هەناردەکردنی نەوت ئەگەر نەڵێن ڕاوەستاوە بە شێوەیەکی زۆر دیاریکرا و یعنی کە بەرهەم دێنن بۆ ئەوەی ئەم بڵێن ئەگەر بریاردرا کە هەناردەکردنەوە کە دەست پێ بکاتەوە ئەم کۆمپانیانە ئەم بیرەنەوتانە پێویستیان بە چەند کاتە بۆی بگەڕێتەوە هەمان باری خۆی پێش مانگی سێ ئەم ساڵ ڕاستە هەڵبەتە ئەو گەڕانەوە بۆ پێش ڕاگیرانی نەوتی کوردستان با بڵێن کۆمەڵێک بواری تەکنیکی زۆر ورد ئەچێتە ناو باسەکەمانەوە کە ئایا ئەو بیرانی کە لێ دراوە داخراونەتەوە یەکێک لەو مەکانزمانە کە دیسانەوە دووبارە هەڵبدرێنەوە ئەویش بە تەکنیکێکی نەوتیە پێڵێن وێل ئینتەرڤێشن یاخود تەداخولکردنەوە یاخود دووبارە سەرهەڵدانەوەی بیرەکان ئەمە لە ڕووی تەکنیکیەوە ئەمێنێتە ئایا چەند پارە هەیە یاخود چەند بودجە دائەنرێت بۆ بەرهێنان کۆمپانیا هەیە کە ئەتوانێت لە ماوەیەکی زەمەنی زۆر کورت تابیکات بەڵام بە کولفەیەکی ئەم بودجە لەسەر کێ دەبێت ئەم بودجەیە ئەبێت کۆمپانیاکە خۆی دەبێت کۆمپانیاکە بەڵێ دواتر کۆست ریکەڤەریە واتە کۆمپانیاکە سەرفی دەکات دواتر لەو بەرهەمهێنانی کە نەوتەکە بەرهەم دێنێت دواتر دەفرۆشێت لەوە لی دەگەڕێتەوە ینی ئەمە پێویستە هەرێمی کوردستان چ وەکو وڵاتی خانەخوێ و کۆمپانیەکان هەماهنگگی لەگەڵدا بکەن چۆن ئەو پارەیە یاخود ئەو وەبەرهێنانە دابش بکەن چەندی کوردستان هەڵی بگرێتە سەرشانی خۆی چەندیش کۆمپانیەکان هەتە دووبارە دەست پێکردنەوەکەش لەلایەک زەرەر بە خۆمان دەگەێنێت بڵێ لە ڕووی ئابوووریەوە ئەتوانم بڵێم ڕاستە بە کورتیان کۆستێکی زۆر نییە بڵێ کۆست هەر بیرێک بۆ بیرێک فەرقی هەیە ینی پرۆسەی وەڵ ئینتەرڤێنشن لە 200,000 دلارەوە هەیە هەتا 1 میلیۆن دلار کە کۆمەڵێک تەکنیکی زۆر وردی بواری نەوت هەیە تێدا بەکاردەهێنرێت ئەمە چەند کۆمپانیاک لە ئاستی نێودەوڵەتی دنیادا ئەتوانن بیکەن بۆیە پێویستە لە ئەگەری دووبارە سەرهەڵدانەوەی ئەو بیرانە پێویستە حکوومەتی هەرێم زۆر بە زیرەکانە کۆمپانیای زۆر مختص کۆمپانیای زۆر خاوەن پێداویستی خاوەن تەکنۆلۆژیا بەکرێ بگرێت بۆ کردنی ئەو هەڵدانەوەی بیرانە لە هەموو لێدوانەکانی خۆیاندا هەم سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان هەم سەرۆکوەزیرانی فدرال بوو چارەسەرکردنی ئەم کێشەیە لە بواری نەوتدا باسییان لەوە دەکرد کە پێویستە یاسای نەوت و گاز بڵێتن هەبێتن لە عێراق پێت وایە ئەم سەردانە چەند هۆکار دەبێتون ئەم نزیک بوونە بۆ ئەوەی بناغەیەک بۆ یاسای نەوت و غاز دابرێت یاسای نەوت و گاز لە 2007ەوە خاڵێکی دانوستانە لە نێوان هەرێم و باشووردا یاخود هەرێم و بەغدادا و هەر لە 2007دا پەرلەمانی کوردستان یاسای نەوت و غازی کوردستانی ئەو وەختە قبول کرد و چوە بواری جێبەجێکردنەوە ئەمێنێتەوە سەر لایەنی عێراقی کە هەمیشە بۆتە خاڵێکی ناکۆکی لە نێوان کوتلە سیاسەکانی بەغدادا یاخود تەنیا کوردستان نییە کە یاخود دانوستانەکە تەنیا لە کوردستان نیە هەتا لە بەغداش ڕێکەوتنێکی ئەوتۆ نییە بە دەرچاندنی یاسای نەوت و غاز بۆیە یاسای نەوت و غاز دەتوانێت ببێتە پاڵپشتێک و ببێتە بڕبڕەی هەستانەوەی کەرتی نەوتی عێراق ئەگەر بێت و بە شێوەیەکی پۆزتیڤانە لەم خوڵی پەرلەماندا دەرچوێنرێت ئەکید ئەم یەکێک لە خاڵەکانی کە ئەم حکوومەتەشی
ئێستا لەسەر پێکێنراوە یاسای نەوت و غازەوە ئەگەرێکی زۆر هەیە کە لە سەردانی جەنابی حەیان عەبدولغەنیشدا ئەم باس وەکو یاسای نەوت و غاز بابەتێکی یەکجار گرنگ و گەرمی ناو کۆبوونەوەکان. زۆر سپاس بەڕێز کوژین ئەحمەد شارەزای بواری هوزە سپاس کە لەگەڵ مامون. سپاس.